بەڵێ بەرەزان بەردەوامین لە سەردۆخی سووریا گفتوگۆ دەکەین ئەوەی لە سووریا ڕوویدا چی بوو گفتوگوێن بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاگنیا سعید کە بەڕێزیان شارەزان لە بواری ئیسلامی سیاسی و توێژەرن لە پرسە سیاسەکان کاگنیا سڵاو لێوێ بەخێراتی. سڵاو لە ئێوەش زۆر سوپاس بۆ بانکێشتی بەرنامەکەتان بەرنامەی پرسی ڕۆژ. سپاس دەکەم بەخێراتی سەرچاو. کاگنیاز بابزانین ئەوەی لە سووریا ڕوویدا چی بوو؟ ئەمە بەرکەوتنی هێزە نێودوڵەتیەکان بوو لە سووریا یاخۆت شۆڕش بوو کتێبە شۆڕش ناوی بەرین؟ ئەگەر بمانەوێت لێکدانەوەیەکی بابەتیانە بۆ ڕەوشی ڕووداوەکانی سووریا بکەین لە ساڵی 2011ەوە تاکو هەفتەیەک بەر لە ئێستا ئەگەینە ئەو دەرئەنجامەی کە ئەوەی لە سووریا ڕوویاوە ڕاستە لە ناوخۆیە سەرەتا بە کاریگەری ڕووداوەکانی بەهاری عەرەبی هەروەها بەهۆی خراپی ڕەوشی سیاسی و ئابووری لە ناو سووریا ناڕەزایەتی دروست بوو لە ناو کۆمەڵگەی سووری بە کاریگەری گواستنەوەی ئەزمموی دیاردەی بەهاری عەرەبی کە دەستپێکی لە تونس دەستی پێکرد پاشان دواتر چووە مەسەر پاشان چووە لیبیا هاتە سووریا بە خۆنیشاندان دەستی پێکرد پاشان خۆنیشاندانەکان چووە قۆناغی توموتیژی و زەبروزەنگ داپلۆسین لەلایەن دام و دەستگاکانی دەوڵەتی سووریا پاشان دروستبوونی گروپی چەکدار دەستێوەردانی دەرەکی گواستنەوەی لقی عێراقی یا لقی سووریای ڕێکخراوی قاعیدە بۆ ناو سووریا هەروەها گواستنەوەی ئیخوان موسلیمینەکان بۆ ناو سووریا بۆ ئەوەی ڕاپەڕینەکە بکەنە ڕاپەڕینێک لەژێر ئاراستەیەکی سیاسی هێزەکانی ئیسلامی سیاسیا بێت. ئەمە وەکو ڕەهەندە ناوخۆیەکەی کە دەرەنجام بوو بە ڕاپەڕین و شۆڕشێکی چەکداری چەندین قۆناغی بڕی دەیان گروپی چەکداری ئیسلامی سیاسی میلیشیا لە سووریا دروست بوو هەروەها ژمارەیەکی زۆری ئەفسەر و لە پرساوە باڵەکانی سوپا بە کاریگەری دەستێوەردانی دەرەکی و بە زەبری بەکارهێنانی پارە ئینشقاقاتی گەورەیان پێکرا لە ڕیزەکانی سوپای تورکیا ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵەکانی 2011 و 2014 بە لێشاو فەرماندە سەربازیەکان هەڵەگەڕانەوە لە ڕژێمی بەسەر ئەسەد و گروپی ئۆپۆزیسیۆنیان دروستە کرد. ئەگەر بگەڕێنەوە بۆ چاوپێکەوتنێکی وەزیری دەرەوەی قەتەر کە زۆر ئیشی لەسەر کەیسی سووریا کرد حەمەد بن جاسم لە چاوپێکەوتنێکی کەناڵی یوتیوبی ڕۆژنامەی قەبەسی کوێتی کە لەسەر ئینتەرنێت هەیە لە وەڵامی یەکێ لە پرسیارەکانە ئاماژە بەوەکە کە ئەوان چۆن لە ساڵی 2011ەوە دوو ژووری ئۆپەراسیۆنیان دروست کردووە بۆ کارکردن لەسەر ڕووخاندنی ڕژێمی بەشار ئەسەد و تەرخانکردنی سەدان ملیار دۆلار. ژوورێکیان لە عەمانی پایتەختی ئەردەن ژوورێکی تریان لە تورکیا. باسیەوەکە کە چەند وڵاتیە بەشداری کردووە سعودیا، تورکیا، قەتار، ئەمریکا، حتمما ئوردون، ئیسرائیل لە پشتەوە. شۆڕشی سووریا ڕاستە شۆڕش بوو بەڵام ئەو فاکتەرەی کە بووە هۆی سەرخستنی شۆڕشەکە لە دوایین هەنگاوەکانە سەرکەوتنی سەربازی نەبوو یا تێکشکانی سەربازی نەبوو لەلایەن ڕژێمی بەشار ئەسەدەوە بەڵکو ڕژێمی بەشار ئەسەد لە ڕووی سیاسیەوە هەرەسی هێنار چەندین هۆکار وای کرد کە ئەو ڕژێمە لە ڕووی سیاسی هەرەس بێنێ بەشار ئەسەد لە دوجارە ناچار بوو دەست لە دەسەڵات هەڵبگرێ و سووریا بەجێ بێڵێت بۆ دەرەوە. کاگنیاس ینی ئەوەی لە سووریا ڕوویدا وەکو ئاماژەت پێکرد لە 2011ەوە هەوڵ هەیە ینی وڵاتان چەند وڵاتێک لەمەدا بەشدارن کە دەیانێ بەشار ئەسەد بکەوێت 13 ساڵە لەوێ شەڕە باشە لە سەرەتای ڕووداوەکانی بەهاری عەرەبی و دواتر 11 ساڵ لەوێ شەڕە بەڵام بەشار ئەسەد مایەوە و بەهێز بوو خۆی ڕاگرت بەڵام بە هەفتەیەک کەوت ینی ئەمە چۆن خوێندنەوەی بۆ بکەین. ڕاستە خۆی درێژە کێشانی ئەو بارودۆخەی سووریا کە 13 ساڵی خایان قۆناغی سەختی بڕی لە شەڕ و ململانەی چەکداری لە نێوان هێزە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا و لە نێوان حکوومەتی بەشار ئەسەد وە شەڕی زۆر قورس ڕوویاوە شەڕی گەورە گەورە کە شار و شارۆچکەی زۆر گیراوە یعنی قۆناغ هەیە هێزە چەکدارەکان گەیشتنە لێواری دیمەشق بەڵام نەیانتوانی بەشار ئەسەد بڕوخێنن لەبەرەوەی بەشار ئەسەد ئەو قۆناغا ئیسناد پشتیوانی بەهێزی هەبوو لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی لە ڕووی ئابووری لە ڕووی
هێزی ئاسمانی بە تایبەتی فاکتەری رووسیا و فاکتەری محوەری مقاومەتی ئیسلامی بەڕابەرایەتی ئێران و ئەو هێزانەی کە سەر بە ئێرانن ئەمانە ڕۆڵێکی گرنگیان جێڕا لە بەرگریکردن و مانەوەی سیستەمی بەشار ئەسەد. ئەوەی کە ڕوویە ئەوەیە کۆمەڵێک وڵات لەبەر هۆکاری جیاجیا لە یەک ئامانجا کۆبوونەوە ئەویش بریتە لە ڕوخانی بەشار ئەسەد. بەشار ئەسەد کە کرایە ئامانج لەلایەن ئەو وڵاتانەوە پەیوەندی بە ململانەی محوەری مقاومەتی ئیسلامیەوە هەبوو لە بەرامبەر ئەمریکا و لە بەرامبەر ئیسرائیل. بە تایبەتی بەشار ئەسەد کە بووە ناوەندێک و ئەڵلقەیەکی بەهێزی ئەو میحوەرە چونکە هاوسنوورە لەگەڵ لوبناان هاوسنوورە لەگەڵ ئیسرائیل کاریگەری هەیە لەسەر فەڵەستینیەکان. ئەو ململانەیە لە ساڵەکانی کۆتاییە لە 5 ساڵی ڕابردووە ئەتوانین بڵێن لەوە دەرچوو کە ئەمە شۆڕشی گەلانی سووریا بێت بوو بە ململانەیەک لە نێوان دوو بەرەیە بەرەیەکیان محوەری بەرەی مقاومەتی ئیسلامی جیهانیە بەڕابەرایەتی ئێران بەرەی بەرامبەریش پێک هاتووە لە ئەو هەماهەنگی و کارە هاوبەشەی کە دروست بووە لە نێوان تورکیا، قەتار، سعودیا، ئەردەن، ئیمارات، ئەمریکا، ئیسرائیل هەموو ئەمانە با ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاری هەماهەنگیان کردووە بۆ ئەوەی ڕژەمی بەشار ئەسەد بڕۆخێنن. لەسەر ئەو بنەمایی کە بەشار ئەسەد بۆتە ئەندامی ئەو میحوەرە هاوپەیمانی ئێرانە خاکەکەی کردوتە ڕێڕەوێکی کراوە لە بەردەمی بەرەی مقاومەتی لە بەردەمی محوەری مقاومەتی ئیسلامیە بەرەو ئیمداد بۆ حیزبوڵڵا بەرەو ئیمداد بۆ هێزە فەڵەستینیەکان. باشە کاک نیازێمە چۆن ئەم هێزانە بناسینەوە ئەم هێز و گروپانە بناسینەوە کە سەر بەم بەرێن بەرەی مقاومەی ئیسلامی. محوەری مقاومەی ئیسلامی جیهانی کە ئێران ڕابەرایەتیەکە و ئێران دایمەزرانوە لە دوای ساڵی 2002ەوە دیارە لە سەرەتای ساڵی 2002 جۆرج بۆشی سەرۆکی ئەمریکا لە پەیامێکە ڕایگەیان کە ئێمە قۆناغی داهاتوومان بریتە لە ململانێ و بەرەنگاربوونەوەی محوەری شەڕ لە جیهانە. محوەری شەڕی بە 3 وڵات دەستنیشان کرد. یەکەمیان عێراق، دووەمیان ئێران، سێمیان کۆریای باکوور. ئێرانیەکان لەو کاتەوە کەوتنە کارکردن بۆ بەرپێگرتن بۆ لەبەردەم سەرخستنی ئەم پرۆژەیە. بە دوایە پرۆسی ڕزگاری عێراق هات ئەوە یەکێک لە وڵاتەکانی محوەری شەڕکەوت. لەبەرەوەی هێزێکی زۆری ئەمریکا هاوپەیمانان هاتبوو عێراقەوە ئێرانیەکان پێیان وا بوو قۆناغی دووەم بریتە لە قۆناغی بە ئامانجکردنی ئێران. لەبەرەوە کەوتنە ئیشکردن بۆی بتوانن بەرەیەکی فراوان یان محوەرێکی فراوان بۆ بەرەنگاربوونەوەی ئەمریکا و سیاسەتەکانی و هەژمون و پێگەی و هێزەکانی لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکا بکەن. لەبەرەوە هات ئیشی لەسەرەوە کرد لەسەر 3 بنەما ئەم میحوەرەی دروست کردووە. لەسەر 3 بنەما ئەم میحوەرەی دروست کردووە. بنەمای یەکەم بنەمایەکی ئاینزاییە. زۆرینەی ڕەهای ئەو هێزانەی کە لە ناو میحوەری مقاومەتی ئیسلامیان سەر بە ئاینزای شیعان یان ڕەچەڵەکیان ئەگەڕێتەوە بۆ سەر ئاینزای شیعە. بۆ نمونە ئەو هێزانە لە نمونەی حیزبوڵڵا، لە نمونەی حوسیەکان لە یەمن کە ڕەچەڵەکیان ئەچێتەوە سەر ئاینزای شیعە. حکوومەتی بەشار ئەسەد کە عەلەوین و ڕەچەڵەکیان ئەچێتەوە سەر ئاینزای شیعە. هەروەها بەشێک لە هێزە وەلاییەکانی ئیسلامی سیاسی میلیشیای شیعە لە عێراق کە لە ڕووی مەزهەبیەوە لە ڕووی ئاینزاییەوە شیعان. هەروەها شیعەکانی پاکستان کە لیوایەکی گەورەی بۆ دروست کردبوون لە سووریا شەڕیانە کرد بە ناوی لیوای زەینەبیەکان. هەروەها شیعەکانی ئەفغانستان کە لیوایەکی بۆ دروست کردبوون بە ناوی لیوای فاتمیەکان. ئەمە لایانی یەکەم کە لەسەر بنەمای ئاینزایی. لایانی دووەم پەیوەندی بە مەرجعیەتی فقیەوە هەیە. هەموو ئەو هێزانێک کە ئەچنە ناو محوەری مقاومەتی ئیسلامی سەر بە ئێران ئەگەر شیعە بن ئەوێ لە ڕووی فقیەوە مەرجعیەتەکەیان بریتی بێت لە مەرجعیەتی ویلایەتی فەقێ کە ئەکاتە مەرجعیەتی قوم بە ڕابەرایەتی ئایەتوڵای گەورە عەلی خامەنەئی واتە ڕاستەوخۆ پەیوەندیەکەیان بۆ مەرجعیەتەوە ئەبێت. ئەمە لایەنی دووەم بنەمای دووەم. بنەمای سێیەم بنەمای سیاسیە. هەر هێزێک کە ئەبێتە ئەندام لەو هاوپەیمانێتیە کە بەناوی محوەری مقاومەتی ئیسلامیە لەسەر یەک ئامانجی سیاسیە ئەویش بریتە لە شەڕ و ململانێ لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل. لەسەر ئەم بنەمایە هێزی تر ئەتوانێت لە دەرەوەی ئاینزای شیعە لە دەرەوەی مەرجعیەتی فقهی قوم بچێتە ناو ئەو ڕێکخراوە بێتە ئەندام. بەڵام ئایا چی هێزێک
ئەمڕۆ لە شەڕ و ململانەیە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ باشە. ئیسرائیل کاک لەسەر نیاز، ئەم کاتە بنەمایە بمبورە بە تاویکەم لەسەر ئەم بنەمایە هەندێ هێزی فەڵەستینیەکان بە تایبەتی حەماس هەروەها ڕێکخراوی جیهادی ئیسلامی کە ئەمانە ئیسلامی سیاسی سنەن بەڵام لەسەر بنەمای ئەو ئامانج و دروشمە سیاسیە کە دژی ئیسرائیل و دژی ئەمریکان چوونەتە ناوە میحوەرەوە. پرسیارێکە بۆ خەڵک گرنگە ئایا هیچ هێزێکی کوردی سەر بەم بەرەیە با من پرسیارەکە ڕۆنتر و وازەحتر بکەم. زۆر جار یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمەتبارەکرێ بۆی کە زۆر نزیکە لەم بەرەی کە پێوترێ بەرەی مقاومە بەشێک نییە لێی بەڵام دەڵێن نزیکە لێەوەی. نەیەکێتی نیشتیمانی کوردستان نە هیچ هێزێکی تری سیاسی کوردی لە هیچ پارچێکی کوردستان ئەندام و بەشدار نییە لەناو ئەم میحوەرەیە چونکە ئەو خەسڵەت و ئامانج و تایبەتمەندیانەی کە من ئاماژەم پێکرد هەر سێ خاڵەکە هیچی لەناو هیچ هێزێکی کوردیان نیە هیچ هێزێکی کوردی ئاینزاکەی شیعە نیە هیچ هێزێکی کوردی لە ڕووی مەرجعەتی فقیەوە پابەند نییە بە مەرجعەتی ویلایەتی فەقێ لە ئێران هیچ هێزێکی کوردی لە شەڕ و ململانەیە نییە لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکا و هیچ بەرژەوەندێکی شیلەوان نییە ململانێ و شەڕ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلا بکە و زۆرینەی هێزە کوردیەکان تۆ ئاماژەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد یەکێتی نیشتیمانی کوردستان باشترین پەیوەندی هەیە لەگەڵ ئەمریکیەکانە باشترین پەیوەندی هەیە لەگەڵ وڵاتە ئەوروپیەکانە بەردەوام دیدار و چاوپێکەوتنی دیبلۆماسی و سەردان و پرس و ڕاوێش هەیە هەر خۆتان لە میدیاکانی خۆتان و هەفتانە لەو جۆرە هەواڵانە بڵاوەکەنەوە کە لە پرسراوانی ئەمریکی و ئەوانەیان سەردانی لە پرسراوانی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن ئەمە ڕاست نییە ئەمە ئەچێتە خانەی پروپاگەندەی ناو ئەو ململانە سیاسیانەی کە هەیە لە هەرێمی کوردستانی عێراقا. کاک نیاز بگەڕێنەوە بۆ سووریا هێزێک هات تەحریری شام بە تایبەتیان گروپنەوەی کە لە سووریان بەڵام تەحریری شام و محەممەد جۆلانی تا ڕادێک وەکو کەسی یەکەمی سووریا دەردەکەوێ و گروپەکەشی تەحریری شام وەکو هێزی یەکلایکەرە و لە سووریا دەبینرێ ئەمە پەیوەندی بە چیەوە هەبوو؟ ئەوەی کە هەیە ئەوەی کە درکی پێیەکرێت یا ئەوانەی کە پەیوەندیدارن بە چاودێریکردنی ڕەوشی سووریا و ئاگاداری ڕابردووەکانی ئەو ململانیانن و ئاگاداری پێشینە و ڕابردووی ئەو ڕێکخراوە ئەو کەسایەتیان هەست بە کۆمەڵێک گۆڕان و وەرچەرخانەکەن هەست درێک بەوە ئەکرێت کە ئەمەی لە سووریا ڕوویە ئامادەکاریەکی پێشوەختەی بۆ کراوە فەرشی سوور ڕاخرابوو بۆ ئەبوو محەممەد جۆلانی کە لەم دوایانە ناوی خۆی گەڕانەوە بۆ ناوە ڕاستەقینەکەی خۆی بۆ ئەحمەد شەرع فەرشی سووری بۆ ڕاخرابوو بۆی بە ئاسانی بێت یعنی بۆ نمونە تۆ بەراوردی بکە ئەو هەموو شەڕانە لە ڕابردووە نەیتوانی بەشار ئەسەد بڕوخێنێ بەڵام بەشار ئەسەد بەبێ بەرەنگاربوونەوەیەکی ئەو تۆ بەبێ شەڕێکی ئەو تۆ سووریای بەجێهێشت بۆ درکی بەوە کرد کە لە ڕووی سیاسیەوە شکستی هێناوە ئەو پشتیوانەیە کە ئێران ئەیکرد نەما ئەو پشتیوانەیە کە حیزبوڵڵا ئەیکرد نەما ئەو هێزە وەلایەنەی ئیسلامی سیاسی شیعە پاکستانی ئەفغانی عێراقی هیچی لەناو ئێرانە نەمان ڕاوێشکارە سەربازیەکانی سەر بە سوپای پاسداران و هێزی قودسی ئێرانی لەناو سووریا نەمان بیرمان نەچێت لە ساڵی 2007ەوە ئیسرائیل کەوتۆتە دەستێوەردان و ململانێ بە بەرژەوەندی هێزە ئۆپۆزیسیۆنە چەکدارەکان ئیسرائیل ئیشی لەسەرەوە کردووە کە حیزبوڵڵا لە لوبنانە دەرپەڕێنێ حکوومەتی بەشار ئەسەد لاوازکە لە ڕووی ژێرخانی سەربازیەوە ئیشی لەسەرەوە کردووە کە هاوسەنگی هێز بگۆڕێ ئیشی لەسەرەوە کردووە کە ئێرانیەکان دەرپەڕێنێ ئیشی لەسەرەوە کردووە کە لە ڕێگەی ئاسمانەوە کۆنتترۆلی ئەو سنوورە بکات کە ڕێڕەوێکی کراوەیە لە ناو ئێرانە بە عێراقا بەرەو سووریا و بەرەو حیزبوڵڵا ئیمدادا دەڕوە لە نەتیجا هەر بۆ نمونە بزانە ڕۆڵێکی ئیسرائیل من ئەگەر ئاماژەی پێ بکەم ئیسرائیل بە تەکتیک لە سەرەتای مانگیدا پەلا لەشکرکێشێکی سنوورداری کرد بۆ باشووری لوبنان بەو لەشکرکێشیە هەرچی هێزی چەکداری حیزبوڵڵا هەبوو لە ناو سووریا کە شەڕیانە کرد کشانەوە بۆ ناو لوبنان و هیچ بۆشاییەک دروست بوو هێزەکانی تر کشاونەتەوە و ڕێگاکە گیراوە دوجار سوپای بەشار ئەسەد ئیسنادی جەوی نەما لە ئاسمانەوە ڕووسەکان بەرگری لێ بکەن هەروەها هێزی شەڕکەر و بەرگریکەری نەما ئەوەی کە لە سووریا لە ساڵی 2012 و 2013ەوە شەڕی هێرش و بەرگریکردنی کردووە لە ناو سووریا بۆ بەرگریکردن لەمانەوەی بەشار ئەسەد هێزە وەلاییەکان بوون حیزبوڵڵا بوو هێزی ئاسمانی بەڵێەوە هێزی ئاسمانی رووسیا بوو ڕۆڵی گرنگی ئێرانیەکان چەند خولەکی ماومانەکە نیاز ینی
محەممەد جۆلانی لە هەنێ قاعیدەوە هاتۆتە دەرەوە ئایا ئێستاوا خۆی دەرەخا کەسێکی نەرمونیان و مەدەنی و شارستانیە ئایت پەیوەندێکی بە قاعیدەوە ماوە ئایان بیرە تون ڕەویە بە یەکجاری لە ڕوانین یەودا نەماوە ئەبوو محەممەد جۆلانی یەکێکە لەوانەیە کە لە دوای پرۆسی ڕزگاری عێراق هاتۆتە عێراق و بۆ بەشداریکردن لە شەڕی عێراق وەکو مجاهید دەگاتووە نزیکی ئەبوو مەسعەب زەرقاوی کاری کردووە پاشان چۆتە لوبنان کاری بۆ کردووە لقێک بۆ ڕێکخراوەکەی ئەبوو مەسعەب زەرقاوی دروستکە پاشان گەڕاوەتەوە بۆ عێراق ئەو وەختێک کە گەڕاوەتەوە بۆ عێراق لە عێراق لقی ڕێکخراوی قاعیدە لە عێراق بە ناوی دەوڵەتی ئیسلامی عێراق ئیشیە کرد کە ساڵی 2006 لە ڕۆمادی ڕاگەیەندرا ئەم لەگەڵ ئەم ڕێکخراوە ئیشیە کرد ئەم ڕێکخراوە کە ڕووداوەکانی سووریا ڕوویە کۆمەڵێک چەکداری سووری و خەڵکی شام و لوبنان و ئەو وڵاتانیان هەبوو هەروەها کۆمەڵێک چەکداری تری دەرەوەیان هەبوو کە ئەمانە بە ئەزمون بوون ئەمانیان گواستەوە بۆ ناو سووریا بۆەوەی ئەو ڕووداوانی سووریا بقۆزنەوانێ و بتوانن لقێکی بەهێز بۆ قاعیدە دروستکەن ئەوە بوو لە کۆتایی ساڵی 2011 جۆلانی توانی لقێک بۆ ڕێکخراوی قاعیدە دروستکە بە ناوی بەرەی نوسرا بۆ ئەهلی شام و 2013 کە داعش ڕاگەیەندرا واتە کورتکراوەی لقی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ئەمان بەشدار بوون بەڵام قاعیدە کە ئەو کاتە ئەیمەن زەواهری ڕابەر بوو دژی ئەو ڕاگەیاندنە بوو داوای لە جۆلانی کرد کە بکشێنەوە لەو ڕێکخراوە ئەوە بوو جۆلانی کشایەوە و درێژەی بە ڕێکخراوەکەیە پاشان لە 2014 کە داعش دەوڵەتی ئیسلامی ڕاگەیان لە عێراق و سووریا ئەمان کەوتنە شەڕ و بەرەنگاربوونەوە لەگەڵ دەوڵەتی ئیسلامیە ئەم شەڕە لەگەڵ دەوڵەتی ئیسلامیە سەرنجی هێزە ڕۆژئاواییەکانی ڕاکێشاوە ئەمە بوو بە وێستگەیەک بۆ ئەوەی ئەزواەک ڕۆشناییەک بخێنە سەر ئەم کەسایەتی و سەر ئەم ڕێکخراوە کە هاتووە شەڕی داعش ئەکات کە خۆشی لە ڕابردووە خاوەنی مێژوویەکی هاوبەشە لەگەڵ ئەم ڕێکخراوەیە لە ڕێگەی کۆمەڵێک قەنەوات بەتایبەتی تورکەکان ڕۆڵێکی گەورەیان هەبووە لەوەی کە کاریگەری لەسەر جۆلانی دروستکەن و جۆلانی یەکەم هەنگاو لە ساڵی 2016 بڕیاری فەکل ئێرتیبات پچڕانی هەموو پەیوەندێکی لەگەڵ قاعیدایە ئەم فەکل ئێرتیباتێکە تۆ ئەڵێ ئیتر هیچ پەیوەندیەکمان بە ڕێکخراوی قاعیدەوە نییە پێی درەوشایەوە و ئەم فەکل ئێرتیباتە پچڕانی ئەم پەیوەندیە و نەهێشتنی ئەو مەرجعەتەی کە هەیە لەلایەن ئەو ڕێکخراوە بۆ قاعیدە پاکێجێک بوو کۆمەڵێک گۆڕانکاری تر بە دوای خۆیان ئەهێنێت لە ڕووی فقهی لە ڕووی ئایدۆلۆژی لە ڕووی ڕێبازی کارکردن کە من ئەگەر دەرفەتم هەبێت ئەوانە هەندێکی باسەکەم و وەکو نمونە ئاماژەی پێیەکەم سەرجەم ئەوانە سەرنجی وڵاتانی ڕاکێشە ئەمە لە کاتێکا جۆلانی لە ساڵی 2013 ناوی لە لیستی تیرۆرایە لەلایەن ئەمریکا لەلایەن نەتەوەیەگرتوەکان لەلایەن تورکیا هەتا ئێستا بەڵام بڕیارەکە جێبەجێ نەکراوە بڕیارەکە هەڵیش نەوەشێنراوەتەوە بڕیارەکە سڕ کراوە بۆ چاوەڕێی هەنگاوەکانی داهاتووەکەن دیارە جۆلانی دەمێکە بەڵێنی ئەوەی یاوەکە یێتە سەر هێڵێکی کارکردن کە نەبێتە ناکۆک ئەو پاکێجێک کە ئەو پەیڕەوی کرد خۆی لەم خاڵە نابینێتەوە یەکەم ئەو لقێک بووە سەر بە ڕێکخراوێکی نێودەوڵەتی بە ناوی قاعیدە ئەم ڕێکخراوە نێودەوڵەتی قاعیدەیە شەڕ لەگەڵ ئەمریکا و لەگەڵ زۆربەی هێزەکانی جیهاناکە ئەو وازی لەوە هێنا هاتووە تەرکیزی کردە سەر فۆکسی خستە سەر حکوومەتی سووریا شەڕی ئێمە دژی حکوومەتی سووریایە دژی ئەمریکانی دژی ئیسرائیل نییە هەروەها وازی لە دروشمی خەلافەت هێنا هەروەها 5 جار ئاڵا و بەیداخی ڕێکخراوەکەی گۆڕیوە ئاخرین جاریان هەفتەی ڕابردووە کە ئاڵای دەوڵەتی سووریای بەرز کردوێتەوە ئاڵای ڕێکخراوە سەلەفیە جیهادیەکان قاعیدە داعش بەیداخێکی ڕەشەکە لەسەری نووسراوە لا إله إلا الله محمد رسول الله ئەو لە هەنگاوی یەکەمە ئەو ئاڵایی گۆڕی ڕەنگە ڕەشەکەی لاور کردی بەسپی دواتر گۆڕانکاری تریتا کرد ئەمە پێنجەمین جارە ئاڵاکەی گۆڕیوە گونجانوتی هەروەها لە چوارچەوەی ئەو پاکێجەیە 3 جار ناوی ڕێکخراوەکەی گۆڕیوە بۆ نمونە لە دووەم جار لە 2016 کردی بە دەستەی فتحی شام وشەی فتح لە ئەدەبیاتی ئیسلامە بە مانای ئەوەیەت کە شوێنێک ئیسلام نییە و تۆ ئەچیدا ڕزگاریکردن لەبەرەوە هات لە قۆناغی سێمە لە 2007 ئەوەشی گۆڕی کردی بە ڕزگاری شام لە فتحەوە کردی بە ڕزگاری هات لە 2007 لە ئیدلیب حکوومەتێکی دروست کرد یعنی تۆ لەوەی کە دروشمەکەت بریتی بێت لە خلافەتی ئیسلامی بریتی بێت لە چەسپاندنی دارالئیسلام تۆ بێتە سەر ئەوەی نەخێر من حکوومەتێکی مەحەلی دروستەکەم تایبەت بە سووریا کەواتە هەروەها بێت چاوەڕێ بین بزانین لە ئایندەدا شێوازی ئەم حکومڕانی کە دەیکات چۆن بێ دوا پرسیارم کاک نیاز دووخلێکێکمان ماوە
سووریا بەرەو ئاڵۆزی دەچێت یان بەرەو ئێستقرار و پێکەوە ژیان لە سووریا دۆخی کوردەکان لە سووریا چی دەبێت؟ پێم وانە سووریا بارودۆخەکانی هەروە بە ئاسانی بگەڕێتەوە بۆ دۆخی سروشتی خۆی وڵاتێکی وێرانە لە ڕووی ئابووری لە ڕووی ژێرخانی کۆمەڵایەتی لە ڕووی تەنانەت بوونی ژمارەیەکی زۆری ئاوارەی سووری لە دەرەوە کە ئێستا وڵاتەکان گوشارەکەنەوە ئەوارانە بگەڕێنەوە هەروەها کۆمەڵێشتی تری شەیە کە ئاماژەن بۆ ئەوەی کە بارودۆخی سووریا بەرەو دژواری ئەڕوا یەکەمیان بریتە لەو ڕێبازی تاکڕەوی و کارکردنەی کە ئەبوو محەممەدی جۆلانی پەیڕەویەکات یعنی ئەوەی کە ئێستا لە سووریا باڵادەسە فەرشی سووری بۆ ڕاخرا لە حەڵەبەوە بەرەو دیمەشق کە بە ئاسانی بچێتە ئەوێ و بچێتە سەر کورسی دەسەڵات ئەوە تاکڕەوانەیە ئەوە قۆڕەخکاریە سووریا هەر لەم هێزە پێک نەهاتووە لە کۆمەڵی هێزی تری زۆر پێکاتەوە حتا هێزی تری سەربازی گەورە هەیە کە منشقی سوپای سووریان و تورکیا دامیانەکات هێزی تری ئیسلامی سیاسی هەیە هەسەدە هەیە لە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات هەروەها مەترسی بژانەوەی داعش هەیە مەترسی بژانەوەی قاعیدە هەیە هەروەها بوونی ژمارەیەکی زۆری چەکداری بیانی هەر لە ناو ڕیزەکانی ڕێکخراوەکەی ئەبوو محەممەدی جۆلانیە لە سەدا 30 پێکاتەکەی بریتە لە چەکداری بیانی کە کاتی خۆی لەسەر ئەو بنەمایە هاتوون بۆ سووریا بوونەتە ئەندام لەم ڕێکخراوە کە ئەمە ڕێکخراوێکی جیهانیە ئاراستەیەکی جیهانی هەیە جیها دەکات لە دژی ئیسرائیل جیها دەکات لە دژی ئەمریکا ژمارەیەکی زۆر ڕۆشت و ئەمە چۆن چارەسەرەکەی ئەم لە سەداسیەت شکرد ئەم ئەزمونە لە ئەفغانستان هەبووە لە سەردەمی جیهادی ئەفغانی کێشەی گەورەی بە دوای هاتوو بۆ هۆی دروستبوونی قاعیدە ئەم ئەزمونە لە عێراقا هەبوو کە داعش دروست بوو ئەم ئەزمونە لە بەڵقان هەبوو لە کاتی شەڕی سربیا و کۆسۆفۆ و بۆسنیا و ئەمانە ئەم ئەزمونە لە چیچان هەبوو لە رووسیا کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم ژمارە زۆرە چەکدارە بیانیاکەی بۆتە سەرچاوی کێشە هەروەها مەترسی هەڵگیرسانی شەڕی ناوخۆ هەیە هەروەها مەترسی دابەشبوونی تورکیا هەیە هەروەها بەریەکەوتن و پێکدادانی دەستێوەردانە دەرەکیەکان هەیە لە نێوان وڵاتەکانی تورکیا و قەتەر دیارە زۆر نزیک و هەماهەنگ لەگەڵ یەکتری لە بەرامبەر ئیسرائیل لە بەرامبەر سعودیا لە بەرامبەر ئوردون لە بەرامبەر ئەمریکا هەروەها بیریشمان نەچێ ئەو ڕۆڵەی کە ئێران جێڕای لە دوای 2023 لە عێراقا تورکیا ئەوێ هەمان ڕۆڵ لە ناو سووریا بژێڕێ بەڵام بۆی ئەچێتە سەر ئەستەمە ئیسرائیل ڕێپێنایەت ئیسرائیل ئەو هێزەیە کە لە سەری سەرەوەیە بۆ بڕاردان لە ئایندەی ناوچەکە چۆن بێ بەڕێز نیاسایی توێژەری پرسە سیاسیەکان و شارەزا لە ئیسلامی سیاسی سپاس دەکەم سپاس مامادەبوونە سپاس بۆ ڕوونکردنەوە وردەکانت بە هیوایەوەی بەرنامەی ترمان هەبێ گفتوگوی زیاتر بکەین لەسەر ئایندەی سووریا سپاس دەکەم سپاس بۆ ئێوە شیوای سەرکەوتنتان بۆ